مام سەمەد یەکێک لەو هەزار خێزانانەیە کە بەهۆی پەلامارەکانی حەشدی شەعبی و هێزە عێراقیەکانەوە بۆ شاری خورمات و ئاوارە بوونە و لە ئێستادا لە ناحیەی زنانە نیشتەجێیە. ئەم پیاوە پیرە کە بەڕەچەڵک خەڵکی گوندی زنانەیە بە حەسرەتەوە دەستینەوەکانی دەگەڕێت و بەنێو گوندەکەدا گوزەر دەکات و چیرۆکی نەهامەتی کوردیان بۆ دەگێڕێتەوە. ئاواتمان ئەوەیە بگەڕێنەوە بە خاک و وەتەن ئەبێ دووست بە وەتەن نەزانی ئیساکە کە لەی شوێنە دەروە دەربیمان ئەوە لە 85 چەنا ساڵە تقریبان 32 ساڵە ئەژین بەم حاڵە لە ناو دووزە حاڵمان خۆش بێ و بە هەر شوێنێ بێت ئەمە سی هەمجار ئێمە دەروەدەر و ئەنفال و جنۆساید بکرین کە هومێتمان هەیە داواکارین لە حکومەت و لە کوردستان قسەیە باشمان بۆ بکەن و بمان گەڕێنەوە بە شوون و وڵاتی خۆمان. ئەم منداڵانە ئاوارەی خورماتون و دەڵێن لە ژیانێکی سەخدا ژیان بەسەر دەبین داواکاریشن بۆ ئەوەی لە خوێندندانە بڕێن و داهاتویان نەفەوتێت بگەڕێنەوە شارەکەیان. داواکاریمانێ لە حکومان ئێمە ناو خانی قوڕاژین لای بندیوارە ناو کەلاوە تەلەبە خەریکە مستەقبەلمان ئێمە خەریکە مستەقبەلمانە فەوتیە یعنی بۆچی گوناحە ساڵی خوێنمان بڕوە مناڵ زەن بینیە داواکارین چارەیەکمان بۆ بکرێت ئەگەر زەمانەتی بێ ئەڕۆینە بە زەمانەت نییە ئەترسی تۆ بڕۆیتەوە وەک دیلی لەلای ئەو هەموو شتەگەر لێ بکە ناتوانانی قسە بکەیت. دۆست دەرکراوین هیوادارین بگەڕێنەوە بۆ دۆست ئێمە ئێستامە سەف پۆلی شەشم هیوادارم مەکتەبەکەمان نەفەوتێ مستەقبەلمان نەفەوتێ چونکە زەمانەتێ نییە تا بڕۆینەوە ماڵمانیان سوتانەوە هەموویان ڕخوانەوە ئەمە سێمین جارە دەربە دەربین هەموو ڕۆژێ شەڕ بوو هەر ئەڵێ شەڕ بوو ئێمە هەموو هاوڕێکانمان دابڕین لە یەک حەز دەکەین بگەڕێنەوە بۆ لای هاوڕێکانمان و بۆ مەکتەبەکەمان و هیوادارین بگەڕێنەوە. لە سنووری ناحی زنانە و گوندەکانی داوێ 1940 خێزانی ئاوارەی کوردی خورمات و نیشتەجێن و لە دۆخێکی خراپدان و داهاتووشیان نادیارە. کاروان حەبیب، کورتسات نیوز، ناحی زنانە.